نامەی مێسی بۆ باوکی کۆچ کردووی. بابا، هێشتا ناتوانم باوەڕ بکەم کە تۆ ڕۆیشتوویت. هێشتا درکم بەو ڕاستیە نەکردووە یان ڕاستتر بڵێم، نامەوێت باوەڕی پێ بکەم. زۆر قورسە بۆم، بێنمە بەرچاوی خۆم کە ئیتر جارێکی تر ناتبینمەوە، کە ئیتر قسە ناکەینەوە. دەزانم ئازارت دەچەشت و ئەمە باشترە، بەڵام زۆر ڕۆشتیت. هێشتا زۆرمان مابوو پێکەوە چێژی لێ ببینین. زۆر داوات لێ کردم کە دوایین مۆندیال یاری بکەم، بەڵام چەند ڕۆژێک پێش دەستپێکردنی دۆخی تەندروستیت زۆر خراپ بوو. ئەوە یەکەم جار بوو کە لە پاڵەوانیەتیەکدا لەگەڵم نابیت. بەڵام دایکم پێی دەوتم کە باشتر دەبیت و تەندروستیت باش دەبێت بۆەوەی بتوانیت گەشت بکەیت. منیش پێتم دەوت کە دەگەینە یاری کۆتایی تەنیا بۆ ئەوەی بتوانیت بیت و گەشت بکەیت. هەموو جارێک کە یاریەک تەواو دەبوو چاوەڕێم دەکرد و بیری نامەکەی تۆم دەکرد. هەر لەوێدا تێدەگەیشتم کە بەڕاستی دۆخەکە خراپە. سەرەڕایەوەش هەرگیز لەوە نەدەوەستام کە بیر لەوە بکەمەوە بگەینە دوورترین قۆناغ بۆ ئەوەی کاتت پێ بدەم و بتوانیت یەک یاری ببینی. گەشتینە یاری کۆتایی و تۆ نەتوانی لەوێ بیت. دەمویست بیبینەوە بۆ ئەوەی بۆت بهێنم و جامێکی نوێت نیشان بدەم. نەمتوانی. قاچەکانم زیاتر یارمەتیان نەدام. ئەمجارە هەوڵمدا دژی جەستەی خۆم بوەستمەوە، بەڵام نەمتوانی. هەرگیز نەمتوانی هەست بە باشی بکەم. کاتێک گەیشتمەوەلات، وات دەزانی کە یاری کۆتاییمان بە لێدانە سزاکان دۆڕاندووە. نەمانتوانی قسە لەسەر هیچ شتێک بکەین لەو شتانەی ڕوویاندا. نەتوانی چێژ لە هیچ شتێک ببینی. ئێمە نەبووینە پاڵەوان، بەڵام نازانی چەندە چێژمان لە هەر یاریەک بینی. جارێکی تریش تۆ ڕاستت دەکرد. دەبوایە لەوێ بم و یاری بکەم. ئەمەت بۆ باز دەکەم چونکە ئەمە تاکە شت بوو کە نەمانتوانی قسەی لەسەر بکەین، چونکە هەموو شتەکانی تر خۆت دەیانزانیت. ئێمە هەموو ڕۆژێک قسەمان دەکرد و کاتێک بەهۆی کارەکانمەوە دەرفەت هەبوایە یەکترمان دەبینی. نازانم بێت تۆ چی بکەم، نازانم چۆن بەردەوام بم. من تەنیا یاری تۆپی پێم دەکرد و ئێستا گومانێکی زۆرم هەیە کە بتوانم بۆ ماوەیەکی زۆر بەردەوام بم. لە سەرەتاوە لە تەنیشتم بوویت، زۆر کەم مابوو بۆ کۆتایی. بۆچی بەرگەی ئەو کەمەت نەگرت بۆ ئەوەی پێکەوە کۆتایی پێبهێنین؟ دەزانم دڵخۆشی تۆ لەوەدا بوو کە خێزانەکەت، هاوسەرەکەت و منداڵەکانت بەباشی ببینی و لەسەروی هەمووشیانەوە بێ ئەوەی ئەوانی تر بزانن بینینی یاریکردنی من بوو. لە منداڵیەوە هەمیشەوا بوو. هەرکە لە کار دەگەڕایتەوە منت دەبرد بۆ هەموو ڕاهێنانەکان. زۆر جاریش دایکم دەیبردم چونکە تۆ لەسەر کار بوویت. بێگومان لە یاریەکانیشدا هیچ یاریەکەت لەدەست نەدەدا. چەندە ئازارت دەچێشت کاتێک سەیرت دەکرد و چەندەش چێژت لێ دەبینی، هەرچەندە هەرگیز زۆر پیاهەڵدانت بۆ نەدەکردم. تۆ باوک، هاوڕێ و بەڕێوەبەری کارەکانم بوویت. هەمیشە لە هەموو کاتێکدا ئەو کەسە بوویت کە دەبوایە ببیت و هەرگیز لە هیچ شتێکدا هەڵەت نەدەکرد. سەرەڕای هەندێک گلەیی یان دەمەقاڵێ هەمیشە تۆ ڕاستت دەکرد. لە کۆتاییدا هەروە دەردەچوو کە تۆ دەتگوت. زۆر بیرت دەکەم، بەڵام هەمیشە لەگەڵم ئامادە دەبیت، بە تایبەتی لە پەروەردەکردنی منداڵەکانمدا، چونکە بەم شێوەیە فێریان دەکەم و پەروەردەیان دەکەم کە ئێوە منتان پێپەروەردەکرد. بە ئارامی بخەوە و لەسەرەوە چاودێریمان بکە وەک چۆن لێرە دەتکرد. سوپاس بۆ هەموو شتێک. خۆشم دەوێیت، بابا.